والله وەزای ئاوێ بەنسبەت زێی گەورە لە ساڵانی ڕابردووە گەر بەراورد بکەن لەگەڵ ئەم ساڵ یعنی ئەم ساڵ پێی دەوتری ساڵێکی وشکە ساڵی زێ بە ڕێژێکی بەرچاو کەمی کردووە ینی ئەمڕۆ دەتوانین بڵین لە دوێنێەوە 10-12 ساعت باران باریوە ئەو وای کردووە تا ڕادەیەکی کەم ئاستی زێی گەورە زیاد ببێتەوە جیاوازی ساڵی ڕابردووی پێشی ئەوەی کە ئەو زێ بێتە ئەولایە ئێرانە ساحە بووە تۆپانێری دەکرد خەلکی گوندەکە لە ساڵی 2010 با بڵین ئەوانە بەهۆی بارینی ڕێژێکی زۆر باران بووە هۆی هەلکشانی ئاوی زێی گەورە ینی زیادبوونی زێ بەرەو ڕووی گوندەکە پێویستە حکوومەتی هەرێم ئاورێک بداتەوە لەو زێی گەورە دروستکردنی بەنداوێک کە سوود بگەیەنێت بە هاوڵاتیانی ناوچەکە بە جوتیارانی ناوچەکە وا بکات کە کەرتی کشتتوکالی پەرە پێ بدرات لەو سنوورە هەروەها ئاورێکدانەوە لەو گوندانێک کە شەقامەکانیان وێران بووە خراپبووە دەبی وەک دەبینین ئەو لێرەدا ئەو ئۆتۆمبیلانە بێرانە هاتوچۆ دەکەن ڕۆژانە ئیش و کار و کەسابەتیان لەم ڕێگایە پێویست حکوومەت ئاورێکیان لێ بداتەوە ڕێگایان بۆ چارەسەر بکرێت کاتێککە ئاو زۆر بوو ئەگەر ئێوە هاوکار بن لێرانە و ئاوا بەرز بوو ئاستەکەی لە نیو بەژنی منی دەدا وای کردبوو کە پەرش و بڵاو بێت بەرەو ناگوندەکە بێت ئەو ساڵە هیچ زیادی نەکردووە ڕێژێکی کەم بە هەستەم تۆزێک ینی ئاوەکە زیادی کردووە.